کەسێ تەوبە بکات لە نیفاق و دووڕووی. چەند مسلمانەیە منافقە، جاسووسی بەسەر خەڵکە واکە، خۆی بە مسلمان پیشانە کەچی ڕاستیش ناکە درۆکە. خەتەر ئەوە نیفاقی پێوترێ. إن المنافقين في الدرك الأسفل من النار ولن تجد لهم نصيرا. خۆی گەورە لە قورئانە فەرمێ بەڕاستی منافقەکان لە ژێری جەهەنەمن، کەس نییە فریایان کەوێ. با کەسێ لە خوا بترسێ منافق نەبێ، با کەسێ لە خوا بترسێ نیشانەی منافقی تیا نەبێ. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم إن أثقل الصلاة على المنافقين صلاة العشاء وصلاة الفجر، يعني في الجماعة، ولو يعلمون ما فيهما لأتوهما ولو حبوا. أم حديث صحيح إمام بخاري مسلماته أفرمي بالراستي قرسترين نوێش لسر منافق كان، يا نواني كوكو منافق كان وان، يا نواني كنشاني منافقيان تيا، يا نواني كآوان. قرسترين نوێژی بەیانی و نوێژی عیشایە بەجەماعەت، نایەن بۆ جەماعە دەوان. چەند مسلمانێ نوێژی بەیانی و عیشا نایە بۆ جەماعەت، دانیشتووە عیشا دۆمینەکە، دانیشتووە پلەیستێشنەکە، دانیشتووە خەریکی یوتوبە، دانیشتووە خەریکی فەیسبووکە، بڕە هەواڵ بخوێنەرەوە کاتێ سێرەکان نوێژی بەیانیە. ئەیکوا نوێژی عیشاکەت بە جەماعەت؟ خواگەر خوابی فەرموایە خەڵکی نەسەیری فەیسبووکن سەیریە کرد، نەبەخوا سەیری نەکرد. ئەو هەموو ئاەت و حەدیسەیە کەسینی ناکە، بەزەر خەریکە، هەر خەریکە. ئەو هەموو کاتە لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع. دوو پێی هیچ کەسێ ناجوڵێ هەتا چوار پرسیاری لێ نەکرێ. وعن عمره، تەمەنەکەت لە چیا سەرف کرد؟ دەڵێ لە فەیسبووکا سەرفم کرد. چی فێر بووی؟ ئێستا خۆت دەفتەر و قەڵەمی حازر کە چوویتەوە لە ئێوارەوە خەریک بە هەتا نوێژی بەیانی فەیسبووک سەیرکە، اینجا وەرە بەرهەمەکەی بنووسە، چەند خێرت دەستکەوت، چەند چاکت بۆ نووسرا، چی فێر بووی؟ هیچ فێر نەبووی. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم قورسترین نوێژە لەسەر منافقەکان نوێژی بەیانی و عیشایە. ئەگەر بیان زانیایە چەند خێرە بەگا گوڵکێش بۆیە هات. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم والله ئێستا ئەگەر دوو بەران ئەلێرە سەر ببڕایە هەموو خەڵک خۆی بۆ کوشت هات بۆ نوێژی جەماعەت. بەڵام نوێژی جەماعەت لە بەرانەکە زیاتر خێرە، لە مانگایەک و گایەک و حشترێک زیاتر خێرە. بەس مسلمان نایەوێ کاکە، نایەوێ قاچی لێ ڕاکێشا هەر دنیای بە قیامەتی بۆ چییە؟ و نیشانەی نیفاق ئاگال لێبێ. ئیبن عومەر ڕەزای خوای لێبێ فەرمێ ئەگەر سەحابەیە دوو نوێژ نهاتایە بۆ جەماعەت ظەننا ئەنەه قەد نافق، گومانمانە برکە منافق بێ. ئیبن ئەبی مولەیکا فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەدرەکت 70 من أصحاب النبي صلى الله عليه وسلم كلهم يخاف النفاق على نفسه. بخاري هنا فرمي بهشتا صحابة جيشتوهم لصحابي في غمص صحابة همي لنفاق ترسل نفسي خوي إمام روازين تريش ما نهشتوها هر إما بهشتين لا بشتي مو بهشتية ترنية ما منهم من أحد إلا وهو يعني كيشك لو أنا سيرتكر وهو يقول على إيمان جبريل وميكائيل وكو إيمان نكو إيمان جبريل وميكائيل وأبو قريش بيبيننا هموش لنفاق ترسل عمر يكون خطاب حذيفة فرمي رزاي خوي علي بزانا مننا نساب لمنافق كان بس منو توقعش مال الراكشة خمان نية لحفتيك دونيوش بجماعة ناكين خمينية لما قاتشي للراكشة قيامتك طواوج كجوازك بوات وتو بويا توبة كان لنفاق هر كسيتياتي بات توبة كان لخواب ترسي